ئەمجا پێغەمبەری خوا ڕووەکاتە گەنجان یان ڕووەکاتە کچان ئەفێرمێ تۆ کچێکە لە بژێری وەک گەنج لەبەر چیە لە بژێری لیجەمالیە بۆ جوانیەکەی بەخوا جوانیەکەی نامێنێ مدەیەکە و دەڕوا ئەو پیاوە بە تەمانانە ببینین گەنجەکان لە من و تۆ جوانتر بوون سێ تەماشایان کەن هەموویان سەریان سپی بوو ڕیشیان سپی بوو هەموویش ئێمەش دەڕۆین گەنجە عادی دەکەن چونکە جوانی هەتا قیامەت نییە ئەو کچانش تەماشای دایکیان بکەن دایکیان لە خۆیان جوانتر بوون ئەوە تا دایکیان ڕۆیشتن و دەڕۆنش جوانی نامێنێ تا سەر ئەگەر بۆ جوانیە مدەیەکە و دەڕوا و نامێنێ ئەو شەوق و زەوقە نامێنێ دەڕات پاشان دوای ئەمەش ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ولحسبها بۆ ئەوەی بە سومعەت و بۆ بنەماڵە و بۆەوە بێ بەخواوش دەڕوا ئەوش تەواو دەبێ ئەگەر بسێمیان شتی ئەفەرمێ ولمالها ئەگە بۆ ماڵەکەی بێ بۆی باوکی دەوڵەمەنە بۆی وەرەسەت دەستکەوێ بۆی میراتی دەستکەوێ بەخوا ئەوە شەتا سەر نییە و دەڕوا بەڵام دیدی نییە بۆی پێغەمبەری خوا ئەفەرمێ بە دینەکەی چونکە دینەکەی جوانەکەیشی دێنێ دینەکە ماڵەکەش دێنێ دوینەکە بەرزش دەکاتەوە بنە ماڵەکەش دێنێ ئەبێ ئەمە خاڵێکی سەرەکی بێ لە هاوسەرگیریدا بەینی کچان و کوڕان ئەگەر وانە بێ ئەو کاتە فەشەلە ئەو هاوسەرگیریانە فەشەل دەبێ